سڵاوتان لێبێت چەند تەکنیک و ڕێگەیەکتان پێڵێم بۆ کەسێک کە کەوتوتە ناو ئاو خەریکە ئاخنکێت تۆ چۆن بتوانین ڕزگاری کەیت. با مایکەکەمان لا بدەین بۆی تەڕنەبێت. ئەم تەکنیک و ڕێکارانەی کە باسێکەین بۆ دەرێنانەوەی کەسی ژێراوکەوتوو تکایەگەر شارەزاتی تەواوت نییە لە دەرێنانەوەی کەسی ژێراوکەوتوو بە هیچ شێوازی هەوڵی دووبارەکردنەوەی مەدا، چکە تۆش خۆتە خنکی لەگەڵ قوربانەکە و ژمارەی قوربانەکان زیاد دەکەیت. کاتێک کە بەڕووی کەسی ژێراوکەوتوو ئەڕۆی ئەو هەموو ئامانجی ئەوەیەکەوە بێتە دەرەوە و سەرەوەی ئاوەکە تاوەکو وەناسە ئۆکسجین هەڵبژێ، بۆیە لەگەڵ گەشتنی بە کەسی قوربانی ئەگەر بەرەو پێشەوەی بڕۆی قوربانەکە هەوڵەیە پەلاماردا و تۆ بکاتە ژێر ئاوەکە بۆ شێوازە. تو لەم کاتێ بە هیچ شێوازی هەوڵ نادێ بەرەو سەرەوەی ئاوەکە بێت، چکە ئەو هەروەکو قادرمایەوێت بەسەر سەرکەوێت. تۆ زیاتر بەرەو ناو قوڵی ئاوەکە ڕۆی تو هەناسەی قوڵ هەڵەمژی خۆت و هەوڵی باوشکەیتە قوربانەکە بۆی بەرەو سەرەوەی بەری لەگەڵە بەرەو کەنار پاڵێنی. پاشان ڕۆیتە پشتی قوربانەکە و بەرەو قەراغی ئاوەکە تاوەکو وەگەیتە ئەوەی کەوا کەسێک ئاوکایتان بکات یاخۆ خۆتان ئەگەنە قەراغی ئاوەکە و قوربانەکە ڕزگارەکەی. ئەم تەکنیکە چەند جارێ دووبارەکەیتەوە بیرت نەچێکەوە لە کاتی چوونە ژێر ئاو خۆت هەناسی قوڵ هەڵمژیت، ڕەنگە لە دوای چەند جارێ دووبارەکردنەوە خۆت هەناسە و پێنەمێنێ خۆش بیتەیەکە لە قوربانەکان. تەکنیکی دووەم ئەوەیە یاخود قوربانەکە ئەخیت بە پشتا بەرەو سەر سنگت و چەناگەی قوربانەکە بەرەو سەرەوە بێت و خۆت بەم قۆڵەت بەرەو ئاسی دەرەوەی ئاوەکە مەلاکەی. ئەمە زیاتر بۆ کاتانەیە کە قوربانەکە بێهۆش بووە و زیاتر لە 3 دقە لەناو ئاوەکەیە بۆ خۆی بێهۆش بووە، بە جۆرێک وەکو تەختەیەکی لێ تۆ ڕایەکێشی بە دوای خۆتە و ئەخیتە سەر سنگت و بەم قۆڵەی ترێت مەلاکەی. تەکنیکی سێیەم بۆ قوربانیانان کە زیاتر لە 3 دقە لەناو ئاوا بوونەوە هەناسە ئۆکسجینیان نەماوە سەر ئاوەکەکەون، بەم شێوازە تۆ لە ژێر باڵێەوە سەر و پشتێخیتە سەر سنگت و بە ئاڕاستی تەنکی ئاوەکە مەلاکە یاخود بە جۆرێک لە دەرەوە تاوەکو ئەوکاریەکە پێت و قوربانەکە دەرێننەوە. ئەم تەکنیکە زیاتر بۆەوەیە کە قوربانەکە مەترسیە بێ ملی یاخود سەری عەزیەتی پێگەشت پێت، تۆ ئەیخیتە سەر سنگت و سەپۆرتێکی بۆی کەوا تووشی لێکەوتی خراپ نەبێت لە کاتی دەرهێنانەوەکە. تەکنیکی چوارەم ئەگەر کەسەکە کەوتە ناو ئاوێکی بەخوڕی وەکو ئەمەوە بە هیچ شێوازێک هەوڵی دەرهێنانەوەی قوربانەکە نادی بە ئاڕاستی ئاوەکە، بەڵکو خۆت و قوربانەکە لە پشتی قوربانەکە بەم شێواز هەوڵی سەری بەرز بێت و بە گۆشەی 45 بەرەو کەناری ئاوەکە ڕێی بۆ ئەوەی قوربانەکە و خۆشت سەلامەت بن، چکە تاوەکو فترەیەکی کەم تۆتوانی بە ئاڕاستی شەپۆلەکان ئامادەکەیت، ڕەنگە هەر شەپۆلەکان بێتەوەی خنکانی هەردووکتان و یانێت دووتان بکەوێتە مەترسیەوە. ئەگەر هاتوو مناڵێکی وەکو کاکەمیر بوو خەریک بۆ خنکا لە ناو ئاوەکە چۆن ڕزگارکەی؟ مناڵ لە بەرەوەی کە وەکو گەورە قورس نییە، کاتێک کە پەلامارتەیە و هەوڵەیە بتگرێ بەم شێوازە مەترسی نقمبوونی خۆ کەمترە، بۆیە تۆش هەوڵی بیگریتە باوش و بە ئاڕاستی دەرەوەی ئاوەکە مەلە بکەیت و گرنگە ئەگەر توانیت پێی بڵێ کەوا من ئەتوانم ڕزگارەکەم بۆیە شپرزەمە بە ئەو بەو شێوازە دەستی وەکو قولا باڵێنێ لە ناوقەدی تۆ تۆش بە دەستێک باوشی پیاکەیت و بەرەو تەنکی ئاوەکە هێنی، بەمە ژیانی خۆت و مناڵەکە ڕزگارە بێت. پەیامەکە دووبارە ئەکەینەوە تکایە ئەگەر کەسێکی شارەزای تەواوەتی نییە لە دەرێنانەوەی کەسی ژێراوکەوتوو بە هیچ شێوازی هەوڵ مەدام تەکنیکانە دووبارەکەیتەوە، چکە تۆش ئەبیتە یەکێ لە قوربانەکان کەوا ئەخنکەیت. بە هیوام هەمیشە ساغ و سەلامەت بن و دوور بن لە ڕووداوی نەخوازراوە. سمارت وەرچەرخانە.